گەمی خۆ والله ناسکەم مامە کوردی خۆمانە ناڵا ڕۆڵی هی و خوارەیە مامە ڕاستاڵن گەرمە شامی لەو خوارە پێڵم گوڵە کابان وڵی خۆێستە بە نێر و میوە هەمووی ئەم گۆیانیاڵە گەرمە شامی لەم خوارە پێی دەڵێن گوڵە کابە ئاوایە رازەکەی مامە ناخوا دەستی خۆش بێ یاخوا خۆ دروستە کردووە نەوەڵە کور ئەحەوە تۆ کەی ئاقڵەبی کوڕم ئەوە کەی ئیشی منە ئەوە ئامۆژنە دروستیەکە ئامۆژنە پشە وتەوە پشە پشە عی بە ڕۆڵە ئەوە خات و پرشنگە والله باشە چی وتووە تۆزێ دەمەتەڕ ناکەی مامە ئەی پەرداخێشتی خۆ بزن نیمە کوڕی باوکم ئێمە مە فۆلکلۆری کوردیە ڕێک بە مای خۆینەوە کوڕی باوکم عافێتی باوکمە بەوەی خواتەوە ئەحمۆگیان لەگیان لێرە بۆە پەرداخێنە بە ساقی پێڕۆڵە کچمەوە تۆ بۆ دیارنیت وەڵی باوکەگیان بڵم چی بەخوا ئەحمە و نەگلی لێتان هەیە والله مامە ئەزانین چۆن من بەجددی پێچ زۆر خەوت لە مامم گەیشتە بووم من ئەمزانی بەس چارەی بلەتانەوێت و منتان ئیهمال کردو هەر ئەوتان خۆشەوێ بەڵام بەڕاستی نەمزانی ئێوە جیش شەخر و شەخر و شانازی فەخر و شانازی منن کەوا تۆ مامیت و ئەویش ئامۆژنە پشەیە دایکێکیان دەدڵی مەگرەوە لە خۆشەویستیایە ئەمە بکرێمەوە لەگەڵتانە ئەمێ خزمەتتان کەم مامە مامە من زۆر خەجاڵەتی لای ئێوە من بە غەڵەت تێگەشتم ئەوە تا بەم دەعوەتەی کە ئاوا خەراتانە بە خصوصی دەعوەتی ئێمە بکەن بۆم دەرکەم کە منتان خۆشەوێت کۆرە چۆن تۆمان خۆش نایە ئەحمەد گیانەوە تا خەسوو بە خصوصی دەعوەتی وەیەوە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێن بلە گیان بەخێر الله لەو تامی ماچە بەخێر بێ پێی گیان بەخێر بێ باشی کچەم بلێکەنەوە چییە؟ چێبرا دەبڕۆ لە ئەودانیشم ناچم بۆلو هەر ئەڕۆینێ کۆرە ناڕم نەخوا کەس ناڕە ئەحمەد گیان ئەمەژن تۆتە بەزێوە داوەتەنە مە عیبە ئەمەین ڕاستەکە دایکە کوڕم فڕقتان چێمە ماڵی باوکی هەمووتانە کاکە جەعالە کەس داوای خۆی دەرکردووە تا ئێستا ئەرە وەڵام مامە تا ئێستا سەد جامرە دەکردو بەس خۆم بێشعورم یەمەوە کورە دەواز لەو مەوزوعانە بێنە ئەلە بلە گیان ئەمڕۆ چەنی مانگە کوڕم ئەی مامەجیان بێ قەزاوی توازانی بیرم چووە بەس باوەڕ قەنەعەتێ بەوە مەعاشەکە تۆسە تاخیر بوو بەینی دوو بەیانی کە مەعاشمە نەگر لە داوامەوە ناڕۆم ماڵەوە ڕێگەم بۆ ئێرە سەم بۆ تۆ دانەوە سەیش بۆ خەسووجی ئای خوانەی بڕێ خوارە ئێمە نەسەنگێ پایام جانۆی کە پێم وتی باشینە مطبەخ چکە ئەزانم خەسوو خواردنی ئەمەیان پێ خۆشە چی خواردنی خۆشیان بۆ باشە بەس باڕۆ تۆزێ ئینە خوێی زۆر لەبێت لە بەزەختەکەی من و دایکی باشە کچەم دەی کچەم یەخوا خوانەتان بڕێ ئاحەجیان هەڵە بشۆڕێ ئاو ناخۆی ئاحەد دەمە ناخۆم ئێستا سڕەکەم بۆ دەرکەوت ئەزانم بۆ ئەمەیان خۆشی و چاری منیان ناوێ مەسەلە ئەهینەکەیە مامە گیانی مامە ئەوە بلەی زاوە ماگانەی چەند بۆ بڕینەتەوە ئێوە وەڵا ڕۆڵەوەی ڕاستی بێ سۆ بەیا بە من و سەیە بە ئامۆژنە یاخوا ئەمری نەمنەجات خواوە زاوایە ئەو لەشەی کرم تێیە من بڕیارم ماوە مامە نەک هەر بڕیار خەراری ژەیەم ماگانە دوو وەرەقە بۆ تۆ دوو وەرەقە بۆ ئامۆژنم ئەوە ئێستا ئەم مانگە بینم مامە لێو عازەبم مامە من وەریگرە ئەی تێم گەێنە بزانم مامە حالیەن لە من ڕازیت وەڵڵاهی چییە کۆتر لێ بەڵا بووە نەوەڵڵا ئەزین چووەنا ئەڵێ من چەند لە تۆ ڕازیم خواژەوەڵە لێ ڕازی ئەمە قسەیە سەی وەکو بلەش بە قوربانی یەک دەقەوت چۆنەوە سڕەم کەشف کرد بەخوا پارە سەگە دەبخۆن